مجموعی پارەی بە حساب تەخسیس کراو دوای گفتوگۆیەکی زۆر لە بینی هەرێم و بەغدادا 132 ملیارە. ئێستا ئەوە 95 ملیار پارەکە سەکەکان هاتووە و سیولەکەش هیوادارین کە لە دوای جەژنەوە پرۆسەی تەحویلکردنەکەی دەست پێ بکاتن. دەمێنێتەوە نزیکەی 40 ملیارێک کە ئەگەرەکەی نازانین کە بۆچی هەبووی پێکەوە نەهاتووە، بەڵام ئێمە لە هەولی بەردەوامدا دەبین کە ئەوەش وەربگیرێتن. طبیعی بە نسبەتی هەستێ پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی ئەمریکا ئەم 95 شمولی ئەوان دەکات. ئەم پارەیە فقط هی 2017ەیە. مجموعی 2016 و 15 و 14 کە نزیکەی 680 ملیار دینارە ئەوە دەمینێتەوە و داوا لە نێودەوڵەتیەکانیش دەکەین کە تەدەخل بکەن لەم چارەسەرکردنی ئەم کێشەیە. ئەمە پەیوەندی بە بارودۆخی سیاسی نییە. ئەمە حکوومەتی عێراق گەنمی لە جوتیار کڕیوە، پارەکەی نەداوە.